بەڕێز ئاراز محەممەداخان دامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە مسڵەوە لەگەڵمانە. کاک ئاراس سڵاو لێ بێم، کاتت باش. بەسەرەتامەوە پرسیارە بکەم کە هەنگاوەکانی پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی عراقی چۆن نەبینی وەڵسەنگان نچێ بووی؟ سڵاو کاکەزانە، سڵاو نێرانی کەنالی کوردستان نیوز. دیارە بە ماوەی کاتێکانی کە پەیوەست بە هەڵبژار ئەندانانی کابینەی حکوومەتی نوێی عێراقە و ڕاستپاردنی عەلی زەیدی لەلایەن جەنابی فەخامەتی سەرۆک کۆمارەوە بۆ کابینەی حکومڕانی دیارە قۆناکانی باش بڕیەوە لە چەند ڕۆژی ڕابردوو. سەرۆکی ڕاستپێدراوی ئەنجومەنی وەزیران زۆربەی حیزبە سیاسیەکانی کردووە، دواتریش سەردانی هەرێمی کوردستانیشی کردووە. پێم وایە پشتیوانی باشی هەیە بۆ ئەوەی کە بتوانێت کابینەی نوێی حکوومەتی هەرێمی عێراق بە زووترین کادڕا بگەینەوە. ئێمە پێمان وایە ئەم کابینەیە کە بتوانین وەکو کورد و یەکێتی نیشتیمانی کوردستان و دەوروی کاریگەری پەیوەندیەکانی جەنابی سەرۆک باوەڵ کە لەناو کارنامەی کابینەی نوێی حکوومەتی عێراقیدا مافەڕەوەکانی گەلی کوردستان و ناوچە جێناوەکان تەثبیت بکرێت. کاک ئاراس بەڵێ باش، هەنگاوەکانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆک بافڵ بۆ پێکهێنانی سێ سەرۆکایەتیەکەی عێراق تا چەند نیشتیمانیانە بوو و تا چەند وەکو کوردیش نەتەوەیانە بوو؟ دیارە ڕۆن و ئاشکرایە ڕۆلی جەنابی سەرۆک بافڵ لە بەغدا لە عێراقە ڕێز لێگیراوە سەرکردەیەکی کاریگەری گۆڕەپانی سیاسی عێراقا و پەیوەندی تورن تۆلەکانی لەگەل چ لە ینی شیعەکان و لە ینی سوننەکەش کە ڕێزێکی یەکجار زۆر بۆ پێگەی سەرۆک بافڵ و پێشنیارەکانی کاک بافڵ دەگرن و دیار بوو لە تەنانەت لە یەکەم دروستکردنی لە پاش سوێن خواردنی پەرلەمان و یەکەم دانانی سەرۆکی پەرلەمان و جێگرەکان کە کاک بافڵ ڕۆل یەکلاکەرەوەی بینی جەنابی سەرۆک بافڵ لەم بابەتەوە پێمان وابوو کە قۆناغەکان تاخیرش بوو لە یەکەم هەنگاو ڕۆژێک کە بەهۆی ئەوەی دوای ئەوەی تەداخلی جەنابی سەرۆک بافڵ بۆ ئێستاکان تەواو بوو و تایبەتیەوەی جێگیری دووەمی پەرلەمان و لە دوای ئەمەش بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار بەداخەوە زۆر تاخیر بوو کە بەربەستێکی زۆر هەبوو بۆ ئەوەی سەرۆک کۆمار هەڵبژێرێ، بەڵام بە هەوڵ و هیمەتی جەنابی سەرۆک بافڵ و هاوپەیمانی ئاساسیەکانمان لە عێراق توانیمان ئەم بەربەستەش بشێن و تەواوی گەلانی عێراق دڵخۆش بکەین بۆ ئەوەی بتوانین قۆناغە دەستوریەکانی کە دانراوە لە دوای هەڵبژاردننی ئەنجومەنی دەران تەواو بکرێت بۆیە بە دڵنیاییەوە ئەم قۆناغەش تەواو بوو و خۆتان ئاشکرا بوو کە بۆ ڕاستپاردنی سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە جەنابی سەرۆک بافڵ ماوەی هەفتەیەک 10 ڕۆژ زیاتر لە بەغدا بوو لە گەلانە سیاسیەکان هاوکات و پشتیوان بوو بۆ ئەوەی بتوانین لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی بتوانن کاندیدی نوێیان بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران ڕاستپێنن بە دڵنیاییەوە بە خۆشحاڵیەوە ئەمەش جێبەجێ بوو لە تەوقیتاتی دەستوری کە ئاخر ڕۆژی 15 ڕۆژەکە لەلایەن فەخامەتی سەرۆک کۆمار کاک نزار ئامێدی ڕاست پێترا بۆ کابینەی نوێی حکوومەت و دیارە ئەم کابینەش ئێستا دەبینن کە بەرەو پێشچوونی باشی بینیە بۆ ئەوی تەواوکردنی قۆناغەکانی داهاتوو بۆ ئەوی کابینەی وەزاری لە پەرلەمانی عێراق دەنگی لێسەر دەری بە دڵنیاییەوە هەموو ئەم قۆناغانەی کە لە ڕابردوو هەر سێ سەرۆکاتێکە هەڵبژێران ڕۆلی کاریگەری جەنابی سەرۆک بافڵ دیار بوو و پەیوەندی بەهێزەکانی کاک بافڵ لەگەڵ هەموو زۆرینەی لایەنەکانی سوننە و شیعە و پێکاتەکانی تری عێراق ئەمە ڕنگدانەوەیەکی باشی هەیە بۆ خێراترکردنی دروستکردنی حکومڕانی نوێ لە عێراقاوە. ئاشکراش بوو کە ئەمجارە گۆڕانکاری باش کراوەوە بە دڵنیاییەوە بە خوێنێکی نوێ کە خوێنی گەنجانەیە هاتووە بۆ حکومڕانی عێراقەوە سەرکردە نوێیەکانی کە کاریگەری زیاتریان هەیە ئێستا لە گۆڕەپانی سیاسی عێراقا. بەڵێ باش، بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کاک ئاراس مثلەن وەکو استحقاقێکی خەڵکی هەرێمی کوردستان بۆ خزمەتکردنی زیاتر مەسەلەن ئەو هەموو تەخوین و ئەو هەموو هێرش و پەلامارەی پارتی لە مێدیاکانەوە بۆ سەر سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و کادر و لاهنگرانی تەنانەت مێژووی ئەو حەزبەش لە چیەوە سەرچاوەگرێت؟ یەکێتی کام خیانەت و کام
دژایەتی نێتەوە و نیشتیمانی کردووە بۆی ئێمەش بزانین بەڕاستی ئەو هەموو جنێ و پەلاماردانە لەلایەن مێدیای پارتیەوە بوو. وڵا لەسەرێک دەبی ئێمە ئەمەی ئێستا هەیە کە پێم وایە یەکێتیەکان دلگران ناکە دڵخۆشیان دەکات چکە لەبەرەوەی ئێستا یەکێتێکی بەهێز هەیە و یەکێتێکی تۆکمە هەیە و قەت پارتی نەیویستە یەکێتێکی نیشتیمانی و هابە و هێز و کاریگەرە بێتەوە سەر گۆڕاپانی عێراق و هەرێمی کوردستان پێی وابوو ئەو حاکمی مطلقە لە هەرێمی کوردستان و لە عێراق هەر قسەیەکی دەکرد دەیگوت من بەپێی کورسی تعامل لەگە یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەم بەپێی هەڵبژاردن و ئەمە حکومەتی جەنابی سەرۆک بافڵە کە توانی کاریگەرەکانی خۆی زۆربەی لایەنە سیاسیەکان لە عێراقا لایەنە سیاسی کوردستانەکان لە عێراقا لە خۆی کۆکاتەوە کە نزیکەی 31 کورسی بوو بەشداریان لە هەڵبژاردنەکانی سەرۆک کۆمار کرد و تەنها پارتی دیموکراتی کوردستان بوو بەشداری نەکرد کەواتە کەمینەی هەرێمی کوردستان بەشداریان نەکرد زۆرینەکە بەشدار بوو تەنان لە هەرێمی کوردستانی جوان باسی کورسی پەرلەمانی دەکەن و استحقاقی هەڵبژاردن بە سەرچا و ئێستا استحقاقەمان وەکویە کە 39 بە 39 کورسی فەرموون بە پێکەوە بتوانین کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەم بابەتەی کە استحقاقی هەڵبژاردنە هەرێمی کوردستان دەنجی لەسەداوە فەرموون با لەسەر استحقاقی هەڵبژاردن و کورسی هاتووە حکومت پێک بێنە بەڵام بە دڵنیاییەوە جەنابی سەرۆک بافڵ و یەکێتی نیشتیمانی کوردستان بە هیچ شێوەیەک ناوێتە ژێرکاریگەری ئەوەی کە سەرۆکی حکومەت و سەرۆکی هەرێم و سەرۆکی ئەنجومەنی دادوەری و وەزیری ناوخۆ و وەزیری سامانە سروشتیەکان و سەرۆکی ئەنجومەنی ئاسایش و هەموو ئەم پۆستە باڵانە بۆ ئەوان بێت کەواتە ئێمە چی حکوومەتێکەوە چه شەراکەتێکی ڕاستەقینەیە ئەگەر پارتی ڕاست دەکەن لە خەمی میلەتەکانەوە دانەوەی حکوومەتێک دروست بکەین کە ڕنگدانەوەی سەرجەم هەرێمی کوردستان بێت و خزمەتی هەرێمی کوردستان بکە بە لەسەر ئەم کورسیانەی کە ئێستا هەیە و لەسەر ئەم تەواوقە نوێیانەی کە ئێستا هەیە بتوانین حکومڕانێکی جوان دروست بکەین و کورسیەکان هاوسەنگە ئێمە لە یەکەم دەستپێکی هەڵبژاردنمان داوامان کرد کە هاوسەنگی هێز لە هەرێمی کوردستان دەگەڕێنەوە و بە دڵنیایی و هاوسەنگی هێز لەسەر دەستی جەنابی سەرۆک بافڵ گەڕایەوە و ئێمە دەمانەوێت بۆ وڵاتانی جیهان و بۆ لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان و بۆ هاوڵاتیانی خۆشەویستی هەرێمی کوردستان کە لە ماوەیەکی زۆر دوور و درێژە چاوەڕوانی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن فەرموون ئێوە حەکەم بزانم چێ خەتابارە لە پێک نەهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان و بە دڵنیایی جەماوەرەکەمان دەکەین و جەماوەری هەرێمی کوردستان دەکەینەوە ئەم کاتە حکوومەتی هەرێمی کوردستان پێک دێت کە بزانین ئەم حکوومەتە خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان دەکات و حکوومەتێکی هاوسەنگە و حکوومەتێکە حکوومەتی هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستانە نەک تاکە حیزبێک و تاکە شخصێکە بە بڕیاری شخصی و فەردی بڕیار لەسەر حکومڕانی هەرێمی کوردستان بدە ئەمە کاتی بەسەر چووە بۆیە دەبێت هەرێمی کوردستان بەرەو قۆناغێکی نوێ و بەرەم حکومڕانێکی نوێ کە حکومڕانێکی ڕاستەقینە بێت و بتوانین کە تەوافق و پارسەنگی هێز لە هەرێمی کوردستان و لەم حکومەتە نوێی هەیە بەدەستگرێت سەبارەت بەو تەشیرانەی کە دەکرێت بە جەنابی سەرۆک بافڵ دیارە هەر کەسێک و هەر حیزبێک لە ئاستی ئەخلاق و تربیەتی حیزبەکەی خۆوە بەم تعامل دەکات لەگە ڕاگەاندنە و برادرانش هەر بەو شێوازە بوون ڕاهاتوونە ئەمە تەجاوزکردن سەر کەسی یەکەمی یەکێتی نیشتیمانی کوردستان پێم وایە ئەو پەڕی بێ ئەخلاقیە بەرامبەر لایەنەکە کە دەکەت ئەمە لە سیاست کردن وایە ئێمە دەمانەوێت زۆرترین هێز لای ئێمە بێ و لە هەموو پرۆسەکان بیبینەوە ئازاتی کاک بافڵە کە لە و ئازاتی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆک بافڵە کە لە پارتی باشتر سیاست دەکات و جوانتر سیاست دەکات چ لە هەرێمی کوردستان لەگەڵ لایەنە سیاسیەکان و چ لە عێراقیش و بۆیە ئەم سیاسەتە و ڕەوانەی کە سەرۆک بافڵ پیادەی دەکات کە ڕێبازە ڕاستەقینەکەی سەرۆک مامجەلالە ئەمە ڕاستیەکەیەوە دەریشکەوت بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان و بۆ عێراقیەکانیش کە یەکێتی نیشتیمانی کوردستان دەتوانێت هێزێکی کاریگەر بێ و دەتوانێت هێزێکی ڕازگۆ بێ لەگەڵ ئەو لایەنانی کە ئیتفاقی لەگە دەکەین بۆیە ئەوانە شپرزە بوونە بەم سەرکەوتنە یەک لە دوایەکانی جەنابی سەرۆک بافڵ و ئەم بڕیارانەی کاک بافڵ وەیە ئەم بەڵێرانی کاک بافڵدا جێبەجێ دەکەوانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی پارتی سەخلت بوو لە کەناڵە سێبەرەکانی خۆیان پەلاماری سەرۆک بافڵ و
پیرۆزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بدەن بەس دڵنیان دەکەینەوە کە ئەمە گەورەی سەرۆک باڵی یەکێتی نیشتیمانی کوردستان بەم قسە بێ بنەما و هیچ وچانە هیچ نابێت تەنانەت بەهێزتر دەبینەوە تەنانەت ڕنگ و ڕووی یەکێتی نیشتیمانی کوردستان و جەنابی سەرۆک باڵی جوانتر دەبێت لە شەقامی هەرێمی کوردستان و خۆشەویستریش دەبێت چونکە لەبەر ئەوەی ساڵانێکی دوور و درێژە یەکێتەکان یەکێتی دڵسۆزەکان و هەرێمی کوردستان و هاوڵاتیان داوای ئەم سیاسەتە جوانە دەکەن لە یەکێتی نیشتیمانی کوردستان و بۆیە جەنابی کاک باڵێش ئەم سیاسەتە ڕاستەقینەی کە بەوە بەرژەوەندی باڵا بەهاکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان و عێراق پێویستە کاک باڵ بەم شێوە ڕەفتار دەکەن نەک بە میزاجی حیزبێک. باش ئێستا تۆ نمونەیەکەیە و سەرپەرشتیاری دەڤەری مووسڵی نینەوەی کاکە ئاراس مەسەلەن کۆمەڵێک پۆست بە استحقاقی انتخابی بەریەکێتی و کورتکەوت تا ئێستا ئەوانە بەناسایی بەڕێوە دەبرێن چۆنی بەڕێوە دەبرێن ینی ئەمە لەکوێی دنیاشتی وا هەبوو مەسەلەن من زانیە برادرانی پارتی بە خەڵک هەموو دەزانی بڕوان بە هەڵبژاردن و بە هەڵبژاردن و کورسی و دەنگ نییە ئەوان دایانەوێت هەموو شتەکان بۆ خۆیان ئەمە دوای هەڵبژاردنیان زوبەنی پارێزگاکان لە عێراقا پارتی 4 کورسی بردووە ئێمەش 2 کورسی گوتمان بەبێ ئەو مەستحقاقانە تعامل دەکەین لە کۆی 31 وحدەی ئیداری پارتی لە مووسڵ 21 وحدەی ئیداری لەبەرژێر دەسەڵات بوو کە خۆی 29 مەقعدی ئەنجومەنی پارێزگایە بە هیچ شێوەیەک ڕێک نەدەبوو لەگەڵ ئەو هێزەی ئەوان هەیەە کە ئێستا دابەشکاریەک کرا لەسەر تەوزیعاتی قایمەقام و ناحیەکان تا ئێستا کە یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەرکەوتی یەکێتی نیشتیمانی کوردستان جێبەجێ نەبووە بەهۆی ئەوەی فشارەکانی پارتی لەسەر پارێزگار و لایەنە سیاسیەکانی تری عێراقا بۆیە ئەمە بە دڵنیاییەوە جەماوەری خۆشەویستی خۆمان دڵنیا دەکەینەوە کە ئستحقاقەکانی هەڵبژاردننی یەکێتی نیشتیمانی کوردستان بە دڵنیاییەوە جێبەجێ دەکەینەوە ئەمەش ڕۆڵی کورد بەهۆی ئەم پەرتەوازەی کە پارتی دروستی کردووە لە مووسڵ ڕۆلی کورد زۆر لاواز بووە لە مووسڵ وە تەنانەت لە شوێن ناوچەجێناوەکان بەهۆی منوانەکانی پارتی وای کردووە ڕۆژ بە ڕۆژ کورد کێشەی لە دروست بێ بە تایبەتی لە شاری مووسڵیش من لە بیرم دێت لە دوای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان جەنابی سەرۆک باڵ لە دەباشان لەگەڵ مەکتەبی سیاسی پارتی کۆبنەوەمان هەبوو زۆر بەڕوون ئاشکرا پێی گوتن گوتی وەرن با ئێمە هاوپەیمانی بکەین لە کەرکووک لە مووسڵ چیتان پێ باشە بۆ کوردوا پێکەوە بیکەین بەڵام پارتی وەڵامی نەداوە من خۆم لە سەئاسی شخصیش پەیوەندیمان پێیان کردێت کە با کورد پێکەوەی بەڵام ئەوان هیچ جارێک لەگەل یەکگرتووی نێوماڵی کوردنی تەنها ئەوە ئاماجیانە بۆ شکاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان و بچووکردنەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمەش بۆ خەونێک و خەیالێک کە لە 50 ساڵی ڕابردوو هەر ئەو خەون خەیالیان لە مێشکە بەڵام ئەوە دەبێتە ژووکی ناخۆش بووانە ئەو خەون و خەیاڵە بۆیە لە جیاتی ئەم خەونەی کە هەیەە پێویستە کە نایەتە دی پێویستە بێن لەسەر مێزی گفتوگۆدا بنیشن بەپێی واقعی ئەمڕۆی عێراق و هەرێمی کوردستان تەعاملکەن کە یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکی کاریگەرترە لە پارتی دیموکراتی کوردستان چ لە ڕۆی پێگەی جەماوەری و چ لە ڕووی علاقات و چ لە ڕووی پەیوەندی ناخۆیەکان و حیزبە سیاسیەکان لە هەرێمی کوردستانش. باشە ینی ئەو کاریگەریە لەسەر چ ئەساسێکە لەسەر چ ئاستێکە ئایا دژی وەکو پارتەکانە لە دشایەتی کوردی پێکرێ یان خزمەتی کوردستان و هەرێمی کوردستان و قاڕێری کوردستانی پێکرێت وڵی پێمان وایە دژایەتی کورد ئەو کاتای دەکرا کە یەکێتی نیشتیمانی کوردستان لاواز وێچە ئێستا کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەهێز بوو جەنابی سەرۆک باڵ یەکەم هەنگاوی ئەوە بوو پارێزگارێکی کوردی بۆ کەرکۆکدانا کە ئەوان نزیکەی 10 ساڵە لە پاش ڕیفراندۆمە خراپەکەی کە خۆیان کردیان سەقاتەی کە ناوچە جێناوەکانمان لەسەردانا کە ئەندامەی ئەنجومەنی پارێزگاکان دەیانتوانی بێن پارێزگارێکی کورددا بنێن دانا بەڵام بە هەوڵ و هیمەتی جەنابی سەرۆک باڵ پارێزگارێکی کوردمان بۆ کەرکووکدانەوە اتفاقێک کرا کە ئێستا ڕنگدانەوەی ئەم واقع جوانەی کە لە کەرکووک هەبوو ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان و کوردیش لە کەرکووک پێگەیەکی زۆر بەهێزتریان هەیە لە ڕابردووە و ئەم سیاسەتە جوانەی کە جەنابی سەرۆک باڵە کە لە شاری مووسڵ وەکو یەکەم هێزی کوردی گەڕاینەوە بارەگاکانی خۆمان بردەوە بۆ پارێزگای نەیناوە و لە دوای بردنەوەی پارێزگاکانی لە دوای بردنەوەی مقڕەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پارێزگاری مووسڵ بۆ پارێزگای نەیناوە زۆر بەشێکی زۆری کوردەکان گەڕاینەوە کە دەتوانن ئێستا ڕۆژانە
خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان ناتوانێت کامێک کێچێتی نیشتیمانی کوردستان هەمیشە پارسەنگی پاراستنی هێزی کوردستان و ناوچەکانی تریش بووە و لە خانەکەین و لە هەموو شوێنەکان وە ئەم بەهێزیە و ئەم پەیوەندی جوانانەی یەکێتی نیشتیمانی کوردستان بووتە هۆیەوەی ڕۆژانە دەیان کێشە چارەسەر بکرێت لە ڕێگای پەیوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو ئەو ناوچەوانە و پەیوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان وای کردووە کە بودجە و میزانی هەرێمی کوردستان بە تایبەتی موچە کە جەنابی سەرۆک باوفڵ چەندین جار چوو لە پاش ئەوەی هەموو پارتی و حکوومەتی هەرێمی کوردستان پەیوەندیەکانی خۆیان بەکارهێنا ناتوانانی موچە و میزانی بۆ هەرێمی کوردستان بێنن جەنابی سەرۆک باوفڵ بەهۆی پەیوەندی بەهێزەکانی لێ بەغداد توانی چارەسەرکردنی کێشەی موچە بکات و بەشێکی زۆریش لە پۆست و مافەکانی هەرێمی کوردستانە کە جەنابی سەرۆک باوفڵ ئیشی لەسەر توانیە بگەڕێتەوە بۆ شکۆ بۆ هەرێمی کوردستان بگرێتەوە ئەگەر ئەمە کارە خراپەکان بیر خەڵک دەزانیان ئەمە شتی باشە بۆ پێگەی یەکێتی نیشتیمانی کوردستانیان بۆ پێگەی هەرێمی کوردستان کە وەکو کورد ئێمە پێم وایە لە عێراقێکی فدرالی ئێستا کە بەشداری حەقیقین لە حکومڕانی لە عێراقا جێگیری سەرۆکی پەرلەمان سەرۆکی کۆمار جێگیری وەزیری دەرەوە وەزیری ئەعمار و ئیسکان وەزیری داد وەزیری بیئە چەندین وەزیری تر و بەڕێوە بریکاری تریمان هەیە کە لە عێراقا بەشدارین و پارتیش سوودمەندێکی ئەساسیە لە بەغدا بەڵام کە دێتە گفتوگۆ بەغدا وابی وابێت بەڵام ئەمە چارەسەری کێشەکان ناکە تۆ لە قازانجەکە بایکۆتمان کردووە کاک ئاراس پارتیە لێمە عێراقمان بەغدامان چێ کردووە کە دوێنێ کاک عەلی زەیدیش لەوێ بوو لە نازانم هیچ پێمانێ پێشوازێکی ئۆتۆ گەرمی ئۆتۆیان لێ کرد بێت وڵای ئەو پێشوازەی لە عەلی زەیدیان کرد ئەگەر لە ترامپ بکرایە زیاتر ئەگەر زیاتر نەبوو من بینیم ئەمە هیچ کە دەڵێن بایکۆتیان کردە پێش دوو ڕۆژە وەزیری ئاوەدانکردنەوەیان لە شاری مووسڵ بوو پرۆژەکانیان بەسەر دەکردەوە کەوانەی شریکاتی و کۆمپانیەکانیان هەیە و مۆزیرەکانیان بەردەوامن کە پاراستنی بەرژەوەندەکانی پارتی دەکات لە عێراقا و بایکۆتی عێراقیان نەکردووە ئەگەر بایکۆت بکەن بە ئەعلانی کەن برێنەوە کشاکنەوە لە حکوومەتی عێراق و تانەنە تا ئێستا هەموو ئەو بەرپرسانەی کە لە ئیدارەی تەنفیزییان لە حکومڕانی لە عێراقا وەکو خۆی شەکانی خۆیان دەکەن و لە ڕاگەاندنەکان دەردەکەون ئەمە بایکۆتکردن نێوان بەرژەوەندیان لە هەر جێک بیت بەرژەوەندیکی خوان دەبن دڵنیاتانش دەکەمەوە دڵنیای کۆمەڵانی خەڵکی کوردستان و هێزە عێراقیەکانش دەکەمەوە کە پارتی هیچ ڕۆژێک لە ڕۆژان بیری لەوە نەکردووە بایکۆت بکات لە عێراق و بایکۆتش ناکە تەنها ئەمانە سەختێکە بۆ ئەوەی زیاتر پشک وەرگرن لە حکوومەتی نوێی عێراق بەڵام بەو شێوازە ناوماڵی کورد و قەزەی کوردیش لە بەغدا لاواز و لاوازتر ناکەن هەموو شتێک لە چاوی خۆیاندا ببینەوە بەتاکید کاکە زانە هەر شتێک بۆ بەرژەوەندی پارتی باش بی ئەمە دەڵێن لە بەرژەوەندی کووردا هەر شتێک لە بەرژەوەندی پارتی باش نەبی کە بۆ کوردیش باش بدەنەوە خراپە بۆ قەزەی کوردی خراپە ئەوان وایان کردووە کە قەزەی کوردی تەنانەت لە پارتی دیموکراتی کوردستانیان بچوو کردەوە ئەمەش کە پێچەوانەکەیەتی قەت بە هیچ شێوەیە قەزەی کوردستان و مافەکانی نەتەوایەتیمان لە حیزبێکی دیاریکراو لە هەرێمی کوردستان بەردەستە ناکرێت ئەگەر ئەوان لە بەرژەوەندی ویلەتەکانە دەبێت بێن لەگەڵ سەرجەم لایەنە سیاسیەکانی تری هەرێمی کوردستان ڕێککەون بۆی بتوانین دیفاع لە مافەکانی ویلەتەکان بکەن من نازانم ئەرێ چێ بەس پارتی باشە لەم وڵاتە لەگەلایەنە سونەکان لەگەلایەنە سونەکان پێشتر تەوافقیان هەبوو هاوپەیمان بوون ئێستا کێشیان هەیە لەگەلایەنە سونەکان لەگە سەرجەم ئیتاری تەنسیقی مشکلیان هەیە ڕۆژێک لە ڕۆژان دەیانگەوەی لەگە مالکی هاوپەیمان بی و تەنسیق بکە ئەوە خائینە ئێستا دەچن شانی مالکی ماز دەکەن و هاوپەیمان لەگە مالکی کە ئەمە پێمان باشە هاوپەیمانتی لەگە هەموو کەسێ بکەن بەڕێز نوری مالکی سەرکردەیەکی دیارە لە عێراق ئەمە قەت ڕۆلی کەس بە نادە ناگرین بەڵام ئەمە قسەکانی پارتیەکانە کە ڕۆژێک لە ڕۆژان کە لەگە کەسێک لێچاندا دەبێت کێشیان دروست کرد دەبێت هەموو کورد لە دوی ئەوان بچێشە دروستکە ئەمە غەڵەتە کاکە هێزە کوردیەکان و بە تایبەتی جەنابی سەرۆک باوەڕ و یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆیا و تێڕوانی و دیربوونی خۆی هەیە بۆ سیاسەتکردنی لە عێراق بە میزاجی ئێوە ناکرێت لەگەڵ لایەنێکی سیاسی کێشە دروستکەن هەموو لەگەڵ دامێت ڕۆژێک لە ڕۆژان لەگە بەڕێز حەلبووسی هاوپەیمان بن حکوومەتی بە تەمام حکوومەتی سێ قۆلیدا بنێن کە لەمان جیهان گوێنی بوون حەلبووسی هەموو شتێک و ئێستا حەلبووسی کەسێکی وایە ڕۆژانە لە کەناڵەکان دەبینم کێشە لە بینی کادیرەکانی حیزبی تەقەدەم و پارتی ئێوان لەگەڵ سونەکان ئەمە دەڵێن سیاسەتی دووفاقی ناکرێت بەم شێوازە تو لەگەی هیچ لایەنێکی سیاسی ڕێک نەبی تەنها سیاسەتەکانی خۆت پێ باش بی ئەم
بەم شێوازە سیاست ناکرێت لە عێراق و لە هەرێمی کوردستان دڵنیا بن ئەگەر پارتی دیموکراتی کوردستان پێداچونەوە بە سیاسەتەکانی خۆی نەکات چ لە عێراق چ لە هەرێمی کوردستانە تووشی کارەساتی گەورەتر دەبی و هەرێمی کوردستان بەڵام دەکرێت کاگاراس ئەم ڕەفتارە تاگرەوانی پارتی دەکرێت میلەتەکەش لەگەڵ خۆی بباتە دۆخێکی ئاڵۆزە و ئێستا هەرێمی کوردستان و حکوومەتەکەی بەبارم تەگرتووە بەتاکید ناکرێت ئەمە پێویستی بە هەڵوەستەیەوە پێویستی بە بڕیاری جددی و یەکلاکەرەوە هەیە کە ئەم قۆناغا کۆتایی پێبینین و ناکرێت حکوومەتی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان زەلیلی چەند کەسێک بن لە هەرێمی کوردستان بە ئارەزوو خوان ڕەفتار بکەن لە شێوازی حکومڕانیە. بەڕێز ئاراز محەممەد ئاغان دامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە مووسڵەوە لەگەڵ مابووی سپاس بۆ دەرفەتە.